واپشگیری بۆ نووستی وەزارەتی تەندروستی واپشگیری بۆ نووستی خۆبەخشێک تعیین کرا چەندین ساڵە خۆبەخشین لە کشمان بێبەشی چەندین ساڵە خۆبەخشین لە کشمانێ بێبەشی چەندیری بۆ نووستی وەزارەتی تەندروستی واپشگیری بۆ نووستی دیوارێک لابەرن خۆبەخشێک تعیین بکەن دیوارێک لابەرن خۆبەخشێک تعیین کرا دیوارێک لابەرن دوای 3 مانگ لە بایکۆتکردنمان لە ناوەندە تەندروستیەکان و چۆڵکردنی شوێنی کارەکانمان بۆ جاری 4ەم و 5ەمە گرتبوونەوە و ناڕزاییمان ئەنجامداوە و داوای دابینکردنی مافەکانمان دەکەین کە خۆی لە دامەزراندندا دەبینێتەوە کارمەندی هەمیشەیی. بەڵام جێگەی داخ و ئەسەفە تا ئێستا بەرپرسان لە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی تەندروستی وەڵامێکی دڵخۆشکەریان پێ نەداوین، بەڵکو تازەترین کتابی وەزارەتی تەندروستی کە دەری کردووە کتابێکی شەرمنانەیە کە دەستخۆشیەکی شەرمنانە لە ئێماکە. ئێمە داوای دامەزراندنەکەین وە کارمەندی هەمیشەیی، نەکرد جارێک کتابێک دەرکرێ. ئێستا عنی وای لێ هاتووە بەداخەوە ئەم وەزیرەی کە ئێستا ماوەکەی بەسەرەچێت کێشە بۆ وەزیری دوای خۆی دروستەکە، بەڵێنی دامەزراندن بە خۆبەخشی نوێدات، خۆبەخشی نوێ باتە ناو نەخۆشخانەکانەوە. تۆ خۆت ئیشت سوکردنی کارمەندی تەندروستی بووە، چۆن نەتوانی بەڵێنی دامەزراندن بە خۆبەخشی کە بیت؟ ئێستا حملەیەکی کە دەستی پێکردووە خۆبەخشی نوێ وەرەگرن لە ناوەندە تەندروستیەکانە. بەداخەوە ئەمە لەسەر قسەی دکتۆر ڕێکەوت حەمەد ڕەشید دەکە لە خۆی هیچی پێ نەکرا جگە لە سوکردنی کارمەندی تەندروستی. بەڵام ئێستا حملەیەکی دەست پێ کردووە کارمەندی تازا باتە نەخۆشخانەکانەوە بە خۆبەخش کێشە بۆ وەزیری دوای خۆی دروستەکە. داواکارین لە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی تەندروستی یەکەم قەڵەمی ئیشکردنیان جەختکردنە سەر داواکاریەکانی ئێمە بێ وەک خۆبەخشان ئاوڕێکمان لێ بنەوە باچی دیکە سوکاتیمان پێ نەکرێت. ئەو سوکاتیەی بە ئێمە ئەکرێت بە هەر کەسێک بکرێت لە وڵاتە قبول ناکرێت، بەڵام لە ئاس بەرپرسیارەتیمانە بۆ خەمخۆریمان بۆ خەڵکی وڵاتەکە کە خەڵک ئاشکەنجە و ئازاری زۆران بەسەر خەڵکایەناوە. داواکارین لە ئەنجومەنی وەزیران لە وەزارەتی تەندروستی لە پەرلەمانی کوردستان بە تایبەتی کە بێن بەدەممانەوە ئاوڕێکمان لێ بنەوە، یان ئەوەیە جوابمان بکەن با بچینەوە بۆ ماڵەوە سەرقاڵی ئیشوکارێکی کە بین، یان بەڵێنی دامەزراندنمان پێ نەدرێت کە پێم وایە ئەو بەڵێنانەی دکتۆر ڕێکەوت حەمەد ڕەشید دەیدا هەمووی بەرپرسیارە لەسەر بەڵێنەکانی خۆی، چونکە هیچ بەڵێنێکی نەبردووەتە سەر جگە لە سوکردن و ناو ناتۆڕی ناشرین بۆ کارمەندی تەندروستی زیاتر. دەستان خۆش بێ و زۆر سوپاس.